ڕێکخراوی منداڵپارێزی کوردستان یەکەم ڕێکخراوی تایبەت بە منداڵە کە لە دوای ڕاپەڕینەوە لەسەر ئاستی عێراق و هەرێمی کوردستان دامەزراوە کار دەکات بۆ دابینکردنی ژینگەیەکی ئارام و شیاو بۆ ئەوەی باشترین پاراستن و مانەوە و گەشە و بەشداریکردن بەبێ جیاوازیکردن بۆ دەسەبەر بکرێت. ئەوەش لە ڕێی پرۆژە بەردەوامەکانیانەوە دەبێت لە سێکتەرەکانی پەروەردە و تەندروستی و پاراستن و لەخۆگرتن. هەموو ئەم پرۆژانە و بیرۆکەکان بە هاوکاری و پاڵپشتی سەرەکی خات و هێرۆ ئیبراهیم ئەحمەدەوە دەکرێت کە هەرخۆی دامەزێنەری ڕێکخراوەکەشە. دیارە ئێمە سەرجەم چالاکیەکانمان هەبوونی ڕێکخراوی مناڵپارێز و دابەزرانی ڕێکخراوی مناڵپارێز یەکەم ڕێکخراو بۆ لەباری مناڵانە، یعنی ئێمە توانین باز لەوە بکەین کە مناڵپارێز یەکەم ڕێکخراوە کە بواری مناڵان دامەزراوە. من پێم خۆشە بیرۆکەی دامەزرانی مناڵپارێز باس بکەم. دیارە دوای ئەنفالە بەدناوەکەی کوردستان بەڕێز هێرۆخان لە دەروی وڵاتە بێ مام داوای لێکا بگەڕێتەوە بۆ قاسمەڕەش بۆ هەندێک کار و چالاکی کاتێک گەڕێتەوە لەوێ سەردانی یەکێ لە ئۆردوگا زۆرە ملیەکانەکە لەوێ بینێ کە دایکان و باوکان زۆر پۆشتن جلوبەرگی باشیان لەبەرە قەمسەڵی باشیان لەبەرێ بەڵام مناڵەکان ڕەش و ڕوت و جلێکی شڕ و هیچیان قەمسەڵیان لەبەرنیە. کاتێک کە پرسیار لە باوکانەکە ئەڵێ وەڵای من ڕێکخراوێک هاوکاری کردوین بەسی مناڵەکانمان فرۆشتووە لەبەروی مناڵ بۆ خۆی ڕاکە گەرمێ بێتەوە. دیارە ئەمە کاریگەری هەبووە لەسەر بەڕێز هێرۆخان بۆیە لەو کاتەوە بیری لەوە کردوێتەوە کە ڕێکخراوێک دامەزرێنێکە سەرجەم مافەکانی مناڵان بپارێزی بۆی بتوانێت مناڵانیش وەکو گەورەکان بێبەش نەبن لە هیچ مافێک. لە یادی دامەزراندنی منداڵپارێزدا پێشانگایەکی تایبەت بە وێنەی کەسایەتیەکانی کوردستان و سلێمانی لە کازیوەی سەرا کرایەوە بە هاوبەشی لەگەڵ کولتور و کەلوپوری ماڵی سۆفی کەریمی سەڕاج. پێشانگاکە لەلایەن محەممەد ئیبراهیمەوە ئامادە کرابوو. من خەریکی کۆکردنەوەی کەسایەتەکانی هەموو کوردستانم نەک هەر بڵێن سلێمانی بەس بۆچی ناوم ناوە سلێمانی ئەمڕۆ بەڕاستی پایتەختی ڕۆشنبیری کوردستان سلێمانیە. ڕێکخراوی منداڵپارێزی کوردستان لە ساڵی 1990 دوای ڕاپەڕینی گەلی کوردستان بیرۆکەکەی لەلایەن خات و هێرۆ ئیبراهیم ئەحمەدەوە دانرا و دامەزرا. یەکەم ڕێکخراوی تایبەتیشە بە منداڵان کە لە عێراق و کوردستاندا تایبەت بە منداڵ کار دەکات لە بوارەکانی پاراستنی منداڵ، گرتنەخۆ، تەندروستی، ئارا، پەروەردە و گەنجان. ئێمە بە شێوەیەکی گشتی چەند پرۆژێکمان هەیە کە بەردەوامی هەیە وەکو پرۆژەکانی سێکتەری پەروەردە، پرۆژەکانی گەنجان، سێکتەری تەندروستیمان هەیە کە خزمەتی تەندروستی پێشکەش بە مناڵانەکە. بێژگەلەوە سێکتەری گرتنەخۆمان هەیە کە بە بەردەوامی ماگانە ئەو مناڵانی کە هەژارن و باوکیان لە دەزاوە موچە وەرەگرن لە ڕێکخراوی مناڵپارێزی کوردستان. هەروە سێکتەری پاراستنی مناڵانمان هەیە و سێکتەری ئارامان هەیە بۆ مناڵانی توش بوو بە شێپەنجە. ئێمە هەندێک لە پرۆژەکانمان بەردەوامیان هەیە وەکو سێکتەری پەروەردە و سێکتەری گەنجان. هەندێک پرۆژەشمان هەیە بە پێی بارودۆخ و زروفی مناڵانی کوردستان ئێمە پرۆژەکانی خۆمان لەگەڵ ئەوان ئاگونجێنین. لە ماوەی یەک ساڵدا زیاتر لە 118,000 منداڵ و گەنج سوودمەند بوون لەم پرۆژانە و پلان و بەرنامەشیان بۆ ساڵی نوێی کارکردنیان فراوانکردنی پرۆژەکانیانە لە بوارە جیاجیەکاندا و هەر پرۆژەیەکی تریش کە پێویستی بە پاڵپشتی منداڵپارێزی کوردستان هەبێت. ئارەم عەبدوڵڵا، کورسات نیوز، سلێمانی.